ئایا دروستە هەموو ئەو گۆشتەی کە ئیکەی بە قوربان تەمە و حیوانەی کە سەرێ بڕی هەموو گۆشتەکەی بۆ خۆت هەڵیگری ینی خۆت بیخۆی دیارە لێرە مەقسەد هەموو گۆشتەکەی کە خۆت بیخۆی مەقسەد ئەوەیە کە بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت یا بۆ خۆت ئەو میوانانەی کە داوەتیانەکە یان دێن بۆ ماڵت لە ڕۆژی جەژنە ئەگەر طبعا کۆمەڵێک لە زانایانمان وتویانە دروستە ئینسان ئەو قوربانەی کە ئەیکا دروستە خۆی و ماڵ و مناڵی بیخۆن و ئەتوانی هەڵی بگرێت بۆ میوانەکانیشی و میوانانەی کە دێن بۆیان هەڵبگرێ و بیکاڵن دروستە بەس ئەوەی کە ئەرجەحە لە مەوزوعەکە ئەوەیە کە قوربانی باش وایە بکرێ بە سێ بەشەوە قوربانی بکرێ بە سێ بەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەکولوا وادخروا وتصدقوا یعنی نیظامێکی زۆر عەجیب و جوان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایناوە کە ئەوەیە لێی بخۆی بۆ خۆت و ماڵ و مناڵت و میوانت هەڵی لێی هەڵبگری بۆ ئەو میوانانەی کە لە ڕۆژانی تری جەژنا دێن بۆ ماڵەکەت بۆیان بکەیت بە چێشت و ئەوانە وتصدقوا و لێیشی ببەخشی بۆیە زانایان لە ڕەئی بەقەوەتە وتویانە لای کەمەکەی ئینسان چەند بەشێکی لێ ببەخشێ چەند پشتێکی لێ ببەخشێ بۆ ئەوەی کەوا قوربانەکە لە خلاف دەرچێت لەو خلافە دەرچێت کە هەندێک لە زانان وتیانە دروست نییە هەمووی هەر خۆی بیخوا دروست نییە هەمووی هەر خۆی بیخوا چەند پشتێکی لێ ببەخشی و باقیەکەی ئەتوانی لێی هەڵگری بۆ میوان و ئەو باقیەکەی تریش خۆت بیخۆی و ئەشتوانی وەکو ئێستا ئاماژەمان پێکرد تۆ کە یەکێکیان ڕێکخراوێت بۆ کالەتەگری ئەو کاتە خۆت هەلی ناخۆی ئەشتوانی خۆت لی نەخۆی بەڵام باش وایە بۆیە من وتم باش وایە ئینسان خۆی قوربانێکە بکات چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە گۆشتی قوربانەکەی خۆی خواردووە